خۆشەویستان لە دوای پشوویەکی چەند مانگە قوتابیان دەگەڕێنەوە قوتابخانە و هۆڵەکانی خوێندن. بێگومان ڕۆژەکانی خوێندنیش لە ئەو ساڵەدا دابەشکراوە بەسەر چەند ڕۆژێکی خوێندن و لەم ڕۆژانەشدا چەند تاقیکردنەوەی ڕۆژانە 20ەکە 60ەکە کە وەرزی یەکەمە و وەرزی دووەم و کۆتاییش با بڵین ئەنجامەدرێت. ئێستا ئێمە لە بەردەم تاقیکردنەوەی 60 نمرەکەین کە پێوترێت تاقیکردنەوەی وەرزی یەکەم ڕۆژی دووشەمە لە هەرێمی کوردستان دەست پێ دەکات. بزانین چۆن منداڵەکانمان وا لێ بکەین کۆششێکی باش سەعیەکی باش بکەن و ئەو تەکنیکانە چین کە دایک و باوک یان منداڵ فێر ببن، بزانن چۆن لەگەڵ منداڵەکانە لە کاتی تاقیکردنەوەکانە هەڵسوکەوت و مامەڵاکەن و قوتابیەکانیش بزانن کلیلی سەرکەوتنی خۆیان لە سەعیکردن و کۆشە لەکوێوە لە چ دەرگایەکەوە دەست پێ بکەن. ئێمە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز ڕێیان مەولود ڕاهێنەری پەروەردەی نێودەوڵەتیمان کردووە کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. خات و ڕێیان بەخێر بێت. سپاسیتان باش، هیوادارم شتێکی باش بکەین. سپاس ئینشاءالله. لە بەردەم تاقیکردنەوەی 60 نمرەکەیان گرنگترین شتێک کە ئێستا با بڵین دایک و باوک بیکات لەگەڵ منداڵەکانیان چییە لەم ڕۆژانەیە؟ بێگومان ناوی خۆی بەخۆیەتی تاقیکردنەوە یەکێکە لە پرۆسەکانی باری خوێندن لە هەرێمی کوردستان و لە عێراقی شاکە ڕۆژی دووشەممە دەست پێەکە لە ناوچەکانی هەرێمی کوردستان جگە لە کەمێک هەنێک لە ناوچەکان دەبێت کە دواخراوە. ئەم کۆششە ئەگرێت بۆ سێ بەش، بەشێکی لە لای ئێمە وەکو مامۆستا و بەشی قوتابخانە بووە و بەشێکیشی لە لای خودی خوێندکارە و بەشێکیشی لە لای دایک و باوکە. ئەو بەشەی کە سەر بە ئێمەیە توانیومانە کە زۆربەی مامۆستایان لە ماوەی ئەم سێمانگی خوێندنە ئەو شتێک کە باشە و ئەو شتێک کە پێویستە و لە پرۆگرامی خوێندنە سوودی لێ بێنرێ گەیانومانە بە خوێندکار یاخود لە ڕێگەی مامۆستاکان و گەێنراوە بە خوێندکار. پاشان لە ڕێگەی پارچە کاغەزێک و تاقیکردنەوە ئەکرێت و خوێندکاریش هەڵسەنگانی خۆی بۆ ئەکا. بێگومان دایک و باوک ڕۆڵێکی گرنگی هەیە لەم بوارەیە، بەڵام ئەوەی کە جێگەی داخە بەداخەوە ئەوەیە کە ئەم تاقیکردنەوە وای لێکراوە کە خوێندکار بترسێ و دایک و باوکیش لەگەڵ ترسەکە زیاتر ئەکا بەوەی کە خێرا بخوێنە کاتی تاقیکردنەوە تا ئەبێ بخوێنی. ئەگەر وا بکەین لە مناڵەکانمان دایک و باوکان بە تایبەتی ڕۆڵێکی ئاسایی وەک ڕۆژانی ئاسایی بن بە خوێندکارەکان دڵنیام خوێندکارەکان هەست بەو بەرپرسیارەتی خۆیان ئەکەن، بەڵام لەگەڵ وتنەوەی کۆمەڵێک دەستەواژە وا لە خوێندکارەکەکەن یەکێک بن لە هۆکارەکانی ترس بۆ خوێندکارەکە بۆیە ئەبێ دایک و باوک ئاگادار بێ نەبێتە هۆکاری ترس لە جیاتیەوەی هۆکاری پاڵپشتی بێ. بەڵام دروستکردنی ئەو کەشەی کە لە نێو ماڵەکەدا هەیە تا چەند کاریگەری بێ لەسەر ئارامی دەرونی منداڵ و ئارامی دەرونی منداڵەکەش کاریگەری بێ لەسەرەوەی کە لە تاقیکردنەوەکانە سەرکەوتوو بێ؟ سیکە ئێمە تاقیکردنەوە 60 نمرەکە قۆناغی جگە لە بازنە یەکەم بازنەی دووەم و بەرەو سەرەگرێتەوە، واتە ئێمە لە قۆناغی مناڵی تاوەکو قۆناغی هەرزەکاریمانێ. تامان دایک و باوک ئەبێت قۆناغ بە قۆناغ ینی مناڵەکەی چ قۆناغێکە بەو شێوەی مامەڵی لەگەڵا بکە. ئێمە باوا دابنێ مناڵێکمانێ لە قۆناغی 4 سەرەتایی تا 6 سەرەتاییە. لەم قۆناغەیە بێگومان نەزانین مناڵ جیهانێکی دەرەوەی هەیە و تەورێکی پێش ئەوەی ئێوە جیهانی باسی یاریکردنتانەکە ئەبێت مناڵ تەنها بیر لەوە نەکاتەوە کە سعی بکات، ئەبێت ڕۆتینێکی هەبێت دوای ئەوەی کە ماوەیەکی زۆر سعی کرد ئیسراحەتێک وەرگێ بەو شتێک کە چێژ بە مێشکی ئەبەخشێ. جا ئەو شتە تەکنۆلۆژیا بێت، یاریکردن بێت، خواردن بێت، چوونە دەرەوەت بێت، هەر شتێک بێت. ئێمەی دایک و باوک واتێ ئەگەین ئەگەر هاتوو ئیمتیحانی 60 نمرە بوو یان ئیمتیحانی کۆتایی وەرز بوو ئەبێت ئەو شتانی کە مناڵەکانمان حەزیان لێتی لیان بگرینەوە لە بەرەوەی بخوێنن.
ینی هەڵەیە مۆبایل و ئایپاد و ئەکسبۆکسەکان لابرین بێگومان هەڵێ ئەمە یەکێکە لە ڕۆتینەکانی زۆربەی ژیانی زۆربەی کەسەکان بەڵام هەڵەکەی ترمان ئەوەی ئێمە مناڵەکانمان فێر نەکردووە چۆن لە کاتی پێویستە شتەکان بەکار بهێنن لێگرتنەوەی شتەکان نەتیجەمان نایەتێ فێرکردنیان بۆ کاتی پێویست بەکارهێنانیان نەتیجەمان نایەتێ بۆی ئێمەی دایک و باوک ئەبێت نادەم مناڵەکانمان مناڵ و لە قۆناغی 4 بۆ 6 ئەتوانی وا ڕایان بێنین شتەکان بەپێی پێویستی بەکاربێنن بۆ نمونە ڕۆژی وا هەیە تۆ لەوانەیە 4 پەرداخ 5 پەرداخ 10 پەرداخ ئاو بخۆیتەوە چکە پێویستە پێیەتی بەڵام ڕۆژی وایە لەوانەیە 5 پەرداخ ئاو بخۆیتەوە چونکە ئەوەت پێویستە ئەبێ ئێمە ژوا لە مناڵەکانمان بکەین بەپێی پێویستیەکانیان بەکارهێنانی ئەو شتانی کە بەکاری ئێنن بۆ حەزەکانی خۆیان بەکاری بێت بۆ نۆ ڕۆژانی تاقیکردنەوە بێت لە ڕۆژانی کە زیاتر بخوێنێ کەواتە ئەبێ پێویستیەکانی کەمترگا بەڵام نەک لای ببە چونکە تۆ تەواوی ڕۆژێک بەبێ ئاو بێتاقەتە بی مناڵیش حەزەکانی وەکو ئاو وایە بۆیە نابێت لی بگریتەوە بۆیە کەشی ناو ماڵ یەکێک لەو کەشانێک کە پێویستە دایک و باوک دایبینیکە گرنگیدان بە حەز و خولیاکانی مناڵەکەیە بۆ ئەوەی نەتیجەی هەبێ ئێستا ئێمە تاقیکردنەوەمان کردووە لەسەر مناڵ حەزی لە بەکارهێنانی بۆ نمونە گەیمێکە یاریەکە ئەو مناڵە تاقیکردنەوە ڕۆژانە سەعی بکە ئەو یاریە بکە دەرەجەی باشێنێ ڕۆژانە سەعی بکە ئەو یاریە نەکە دەرەجەی باش نایەنێ هەر بەپێی تاقیکردنەوەی خۆم کە زیاتر لە ساڵی لەسەر لەگەڵی بەردەوام بوومە بەڵام چۆن ئەڵێ بەڵێ مناڵێکی تەندروست چۆن مناڵێک فێری کەم پێویستیەکان چین وەچ کاتێک بەکاری بهێنێت ئەوەشەوە زۆ گرنگە کاتێک بەکاری بێنێت چەندیش بەکاری بێنێت کەوتۆتە سەر پەروەردە کە لە مناڵیەوە پەروەردەیان کەین بۆ ئازا چونکە ئێمە بمانی و نەمانێت تەکنۆلۆژیا بەشێکە لە ناو جیهانی ئێمە و پێویستیشە بۆیە ئێمە گرتنەوەی شتەکان نەتیجەمان نایەتێ بەڵکو فێریان بکەین چۆن شتەکان پێویستە بەکاربێنن نەتیجەیەکی باشمان فەرمافو باسی و کۆمیانی هەنێ کە زێلوانێ بە خەوتن مشکی ساحەت کایانەر بە جۆرێکە بەڵام ئەو لەوانێ تۆزێکە لە بە ئایپادەکە بەکاربێن مۆلوانێ ینی باش مێشکی میلاکەتەکەی نەمێنێ مرتاح بێ پێ ینی ئەو بێگومان خۆی مێشکی مرۆڤ لە کەسێکەوە بۆ کەسێکی کە جیاوازە ئەگەروانە وایە هەمومان یەک بۆ چوونمانە بوو هەمومان یەک هەڵسو کەوتمانە بوو هەمومان یەک شێوازی ئایکیوی مێشکمانە بوو بۆیە مناڵێک بۆ مناڵێکی تر زۆر جیاوازی هەیە و پێویستیەکان خواردنە خەوتنە حەزەکانیەتی ئەم سێشتا بۆ مناڵ دابین بکرێت بڕوا بکە مناڵ نەتیجەیەکی زۆر باش ئەیا بەدەستەوە لە جیاتیەوەی ئامۆژگاری بکەی ئەم سێشتەی بۆ دابنە چونکە مناڵ ئامۆژگاریەکان بە قسە وەرناگرێ بە پێویستیەکان و بە کردارەکان و بە خۆشەویستی وەریەگرێ ئەگەر تۆ خۆشەویستیت بۆ تەرخان کرد لە ماڵەکەیە ئەو مناڵە خۆی پێویست ناکات تۆ پێی بڵێ خۆی بە هەز بە ئەوواکە پێویستەکە تۆ دڵخۆشکە پێویستەکە ئەرکەکانی جێبەجێ بکە بەڵام وتنەوەی شتە دووبارەکان مناڵ ئیزعاجەکات هەر خۆشمان بە گەورەی وای مامۆستا جەنابەت وەکو ڕاهێنەرێکیش جگە لە مامۆسایەتیش منەمەوە پرسیارە بکەم بۆیە ئەها لێم پرسیوتم ئێستا دایک و باوکچی کات چونکە ئەوەی مامۆسا کردیم 3 مانگە ئیشی خۆی کردووە قوتابیش ئەبێ ڕۆژانە سەعی خۆی کردبێ ئەرکی دایک و باوکە ئێستا چی بکە با ئێستا پرسیارەکە بە دیوێکی ترا بکەین ئەرکی منداڵ قوتابی فێرخواز چۆناهی لە سەرشانی سووگە بێ کاتێک تاقیکردنەوەی 20ەکە یان 60ەکەیە لی نەبێ بە کۆڵی شێر وەکو ئەڵێ ینی بەڕێی تۆ ئەوەی کە ڕۆشت بێ ڕۆشت بەڵام بۆ ئەم وەرزە بێتەوە چی بکە ئایا کۆشش و سەعی ڕۆژانە هاوکارە بۆ ئەوی منداڵ بتوانێت لە تاقیکردنەوەی 20 و 60 داهاتووتردا باشتر با بڵێن دەرجە بەدەست بێنێ بێگومان بەداخەوە هەموو شتێک لە پرۆسەی خوێندنا بووە بە دەرەجە و بەدەستهێنانی نمرە بۆ کەمە دەرەجە بەڵێ چونکە بەدەستهێنانی نمرە هیچ نەتیجەیەک نایە ئەگەر ئێمە فێر نەبین ئێستا لە زۆربەی وڵاتەکانە ئاستی تاقیکردنەوە زۆر کەم کراوەتەوە بە شێوازێک تەواوی ساڵەکە کراوە بە تاقیکردنەوە تەواوی ساڵەکە مناڵەکە لە شێر چاودێری پرۆسەی پەروەردایە پرۆژە دروست ئەکات نەتیجەی پرۆژەکەی تاقیکردنەوە لە وڵاتانی ترا ئەوەیە کە خوێندکار کێ تاقیکردنەوەکە شتەکەی دروست کردووە مامۆستا ڕێنمایی ئەکا دواتر نەتیجەکەی ئەخرێتە ناو تەیبڵێکەوە ئەوترێ باشترین نەتیجە بووە
بەڵام ئێمە لە ماوەی 2 ساعتە هەڵسەنگاندن بۆ قوتابیەکەکەین کە لەوانەیە لەم 2 ساعتەیە ئەم ناڵە هۆرمۆنێکی تێکچوو بێ تووشی قەلەقەیەک بوو بێ خواردنی باش نەخواردبێ یعنی هەموو ڕەنجی خوێنکارێ بەڵێ هەموو ڕەنجی خوێنکارێ ئەخەینە سەر دووتێی 2 پەڕە و لە ماوەی 2 ساعتەدایانی کە ئەمە لە ڕاستیە شتێکی نادروستە و گەردیقەت بێ ئێمە لە 100 مانێ وەرزی یەکەم 100 وەرزی دووەم 100 وەرزی یەکەم لە ماوەی ئەو سەدەیە 2 دەیمانێ لەسەر هەڵسەنگانی خوێنکار لە خوێندنگە ئەویش نیوەی بە کیوزات و ئیمتیحاناتەوەڕوە واتە لە کۆتای ئێمە 6 نمرە بە 6 نمرەمانەیە کە خوێنکاری پێ هەڵەسەنگێنین کە چۆنە لە ناو خوێندنگە کە ئەمە ڕێژەیەکی زۆر کەمە بۆ هەڵسەنگانی خوێنکار بۆیە کەوتوینەتە ناو بازنەیەکەوە ئەبێ ئێستا ئێمە چارەسەر بۆ ئەم بازنەیە بدۆزینەوە چکە لە پرۆسەی خوێندنە هەمیشە وتومە گلەیم لە پرۆسەی خوێندن هەیە چونکە خوێنکار بەڕاستی بەس ئیشی ئەوەیە ئیمتیحانات جواباتەوە نەک ئیشی ئەوەیە بە تەواوی ساڵەکە شتێک بکە کە نەتیجەی هەبێ ئەخر بۆی ئێستا داتایەکم لابوو کە داتای وڵاتی فینلەندا و سوید و نەرویج و کوردستانە یعنی ئەوەی کە بۆ نمونە ئەڵێت تاقیکردنەوە زۆرترینمان هەیە باشە ترس زۆرترینمان هەیە لە عێراق و یعنی هەموو شتە ئەو شتانەی کە نێگەتیڤن ئێمە زۆرترینمانێ هۆکارەکانیشی چییە نمرەیە خوێنکار ئێمە وەکو مامۆستا پێش ئەوەی ئیمتیحانی شەستەکە دەست پێ بکە ئێمە مامۆستا لەسەرمانە فێریان بکەین کە چۆن بخوێنن بەڕاستی نەک بڵێ بڕۆ بۆ ماڵەوە و نازانم چی ئەبێ فێریانکەین چۆن بخوێنن چۆن جوابی ئیمتیحانات بنەوە اینجا شتێکی تریش هەیە ئێمەی خوێنکارەکانمان وا فێر کردووە بەس تەنها لەبەر ئەکەن و پرسیارەکانشمان بۆ شێوەیە ئەهێنینەوە کە ئەوەی لەبەری کردووە بزانێت جواباتەوە بەڵام لە ڕاستیە ئەبێ ئیتر جیلی مامۆستا و جیلی خوێنکار بگەن بە ئاستێ بیر لەوە بکەنەوە چی فکرە لە ناو پرسیارەکانە هەیە جواب بۆیە هەنێ تەلەبێتەوە ماڵە دەستەکە بەگرانە لە وەڵی پرسیارێکی هێنا بووە مامۆستا باسی نەکردبوو نازانی ینی بەس ئەوەم نازانی ینی ئەڵێ بەس سەری پێناسەکەم بۆ بڵێ ئیتر من هەمووی ئەڵێم ئەمە کێشەی لەوەیە ئێمە وەکو بەخە و تووتی ئێڵینەوە یعنی فێر نەکراوین بۆ نمونە ئەگەر لە بوارەکەی خۆما بڵم فێر نەکراوە لە ناو خانەیە ئەگەر شتێک دەربکرێت چی ڕوادا ئەگەر شتێک زیاد بکرێت چی ڕوادا یعنی ئەم ئیتیما ئەم بیرکردنەوە ئەگەر مناڵ فێر بکەین کە بیر بکاتەوە خۆی پرسیاردانا خۆی جوابی پرسیار باتەوە خۆی لە ماڵەوە قسە لەگەڵ خۆیان بکە زۆر نەتیجەیەکی باشمانە بێسە من خوێنکارەکان فێر کردووە ئەمەی ئێخوێنێ لە ماڵەوە لە قوتابخانە بڕاتەوە بۆ ماڵەوە پێش ئەوەی هیچ کتێبەکانی بکاتەوە بڵێم ئەمڕۆ ئەوم خوێن باسی ئەوەمان کرد مامۆستا باسی ئەوەی کرد گرنگی شتەکە لێرا بوو ئەوە لێرا بوو لەکوێ وەستای یعنی تۆ لەوێ تێنەگەیشتووی بڕۆرە ناو کتێبەکەت دووبارە دەستی پێ بکەرەوە دووبارە وەرەوە لەگەڵ خۆتا بیڵێرەوە وتنەوەی شتەکان لەگەڵ خۆتا خۆتی خۆتی ئەگەێنی بۆی زۆر گرنگە ئەمە یەکێکە لە ڕێگاکان ڕێگا هەرە سەرکەوتوەکان کە خوێنکار دوای ئەوەی چووە بۆ ماڵەوە شتەکان لەگەڵ خۆی بڵێتەوە یان لە کاتی 6 نمرەکە کەوانێکی خوێندە بیڵێتەوە خۆی بۆ خۆی باس بکە ئەمە نەتیجەیەکی زۆر باشیە بێ بێگومان ئەگەر کاتی هەبێ چکە کاتەکەیشی ئەوە زۆر نییە بۆ خوێنکار زۆر جار دایکان و باوکان ینی لۆمەکردنێکی هێچگار زۆری قوتابیەکەن کاتێکە کۆشش ناکایان کاتەکانی ڕێک ناکاتەوە ئەمە تا چەند گرنگە ینی دوور بکەینەوە لەوە ینی دایک و باوک دوور بکەیتەوە لەوە لۆمەکردن زیاتر قسەکانی باهاندان بێ زیاتر بە تەشجیعکردن بێ بۆ ئەم قوتابیە سێکێ ئەمە دوو جۆر خوێنکارمانەیە تا ڕادێک 3 جۆر جۆرێکیان وەری ناگرێت بەڵێ جۆرێکیان وەری ئەگرێت جۆرێکیان وەری ئەگرێ بەڵام بە ناڕەحەتی یعنی چۆن وەری ئەگرێ جێبەجێیەکە بەڵام دڵی خۆش نییە هەر 3 جۆر خوێنکارەکە لە کۆتاییە ئەتوانین بیانگەێنین بە نەتیجە بەڵام ئەم لۆمەکردنە لە دوو قۆناغا زۆر کاریگەریە خاتە سەر خوێنکار قۆناغێکیان نوۆی بنەڕەتی کە ئەچێتە دەی ئامادەیی چونکە مادەکانی ئەگۆڕێ و خوێنکارێکە کە هەموو دەرجەکانی بەرزە لە پڕێک ئاچێتە قۆناغێکی تر مادە ئەگۆڕێ دەرجەکانیەتە خوارەوە ئەمە تووشی لۆمەکردنێکە بێت لەلایەن خێزانیەوە قۆناغێکیان 12 ئامادەیە ئەم دایک و باوکە هەتا 11 ئامادەی هیچ کێشێکیان نەبوو لەگەڵ ئەم خوێنکارە ئەم خوێنکارە زیرەکە ئەی بینیە بۆ لە پۆلی 12 ئیتر بە بەردەوامی پێڵێ بخوێنە سعی بکە وا بکە
تۆ بێ ئاگەی لەوەی یەکێکی لە هۆکارەکانی ترس و دڵەڕاوکی لەم خوێندکارەیە یعنی تاقیکردنەوەی بیزنەمرەمەکەمان کردووە ئەڵێ مامۆستا هەستەکەم هیچ نازانم لە کاتێکە زۆر دەزانێ بەڵام کاتێکیش کە لەسەر وەرەقەیە ینی ئەڵێ هەمووی ئەزانم بەس نازانم بۆ جواب ناتوانم جواب بەمەوە یان بۆ نمونە دایکی یا باوکی پێڵێ ئەگەر تۆ بۆم شێوێ بخوێنی بەخوا نابی بە هیچ ئاخر ئەم وشەیە لە دەمی کەسێکەوە کە تۆ پشت و پەناتە و یعنی هەموو شتێکە پێبەستووە ئەم وشەیە ڕەنگە لە لای دایکێک یا باوکێک زۆر ئاسایی بێ یان شتێک بێ بە ئەنقەز نەیوت بێ بەڵام باوەڕکە بۆ تەواوی ساڵەکە تۆیەک ئەچێنێ لە ناو دڵی ئەو مناڵەیە هەموو ڕۆژێک هێڵێتەوە من کە هەموو ڕۆژێک لەگەڵ قۆناغی دۆنزەکانمان قساکەم ئەڵێ مامۆستا ئەمڕۆ دایکمەوەی وت بەخوا زۆر لە دڵم گران بووە یعنی هەستەکەم هیچ نازانم ینی بزانە ئێمە چواردەور هیچ کاریگەرێکی نییە ئەوەندەی دایک و باوک کاریگەریەیە و جگەی لە بازنەی دایک و باوک کە میوانێکیان نیە کە کەسێکیە بۆ ماڵیان کە ڕێگە ئەیان دەرەوە تەداخلی ناو ماڵیان بکە یان بۆ نوێ بە تەلەفۆنێک یان بە شتێک بێ ئەڵێ بەخواوەی من هەر ناخوێنێ ئەمە هەیە یان بۆ میوانیەک یە بۆ ماڵانەڵە بەخواوەی من 12 شەر سەعی ناکە ئەم شکانەوەیە ڕەنگە شکانەوەی نەبێ ئەو هەستکا کە شکانەوە نییە بەڵام ئەم شکانەیە و نەبوونی متمانەیە واکە ئەو خوێندکارە هەستکا بڵێ بەخوا دیارە من ئیمساڵ ناتوانم با داینم بۆ ساڵێکی تر بۆ یەک کاریگەری قسە هەوس و کەوت ڕێگەدان بە تەداخلی دەرەوە بۆ ناوە زۆر کاریگەریەکە وەک دوا پرسیار باسی میوانداریت کرد با لەسەر شەوی زستان درێژە سەردانی ماڵی خاڵ و مام و پور و برا و خوشک هەل لە ئێوارە و سفرا ڕازنەوە خۆشە لەم دەشەوەی تاقیکردنەوەیە ئەمانە کەم بکەینەوەیان هەرنیان هێڵین بووی کە هەم منداڵی ئەوان هەم منداڵی خۆمان کەشێکی وایان بۆ دروست بێ بەس خەریکی سایی بن سپاس بخوای ئێستا تۆزێک ئاستی ڕۆشنبیری ئاوا بەرز بۆتەوە کە لە کاتی خوێندن و ئیمتیحاناتە ئەم شتە کەم ئەکرێتەوە بەڵام کەم بکرێتەوە زۆر باشترە بۆ چونکە خوێندکار ئیتر لەگەڵ خۆیان قساکە خوێندکار کاتی نامێنە کێشەکەمان لێرە ئێمە پێشبڕکەی کاتە بۆیە خوێندکارە بێ زۆر گرنگی بە کاتدا لە ماوەی دەڕۆژەیە ئەگەر ساڵەکە بۆی نەمانەوت وامان ناوت ئەمانە خوێندکار با بە دڵی خۆی هاست و کەوتکە خوێندنی خۆشی بکە بەڵام لەبەروی پرۆسی خوێندن خراوەتە دەڕۆژەوە و نەتیجەی خوێندکار خراوەتە دەڕۆژەوە کەواتەیە ماڵین با ئەم شتە کەم بکرێتەوە چوونە دەرەوەیەک بۆ مناڵێک دڵی بە ئامۆزاکی خۆشە خۆشە تەلەفۆنێکی بۆ بکە قسەیەکی لەگەڵا بکە بەڵام ئەمە مانێ ئەوە نیە تەواوی شەوەکە و تەواوی ڕۆژەکە لەگەڵ یەکات زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا ڕەیان مەولود ڕاهێنەری پەروەردەی نێودەوڵەتی خوا بەخێر بێ زۆر سپاس بۆ ئینشاءالله سوودێکمان گەیاندمە بە خوێندکار ئازیزەکان و بە هیوایەوەی نمرەیەکی باش بەدەست بێن ئینشاءالله دەست چاو خۆش